چۆن شانە دەرزت بکەین بە سەرچاوەی داهاتوو و ڕاکێشانی گەشتیاری زیاتر بۆ کوردستان. مۆزەخانەی نیشتمانی شانەدەر ناشنال میوزیم ئەو شوێنەی کوردستان دەبێت کە ساڵانە سەدان هەزار گەشتیار لە خەڵکی ئاسایی و پسپۆڕ و لێکۆڵەرانی بوارەکە ڕادەکێشێتە کوردستان. Here I am with Shanad Azad, brought back to life. لە وڵاتانەی کە شوێنەواری کۆن و دێرین هەن، چەند ڕێکار و هەنگاوی گرنگ نراوە تاوەکو بیکەنە سەرچاوی داهات و ملیۆنان گەشتیار ڕابکێشنە وڵاتەکەیان. ئەمە لەلایەک یارمەتی گەشەسەندنی کەرتی تایبەت و گەشتیاری دەدات و لەلایەکی دیکەشەوە کولتور و شوناسی نەتەوە و وڵاتەکە بە جیهانی دەرەوە دەناسێنێت. ئەگەر هەڕەمەکانی میسر بە نمونە وەربگرین، دەبینین کە کاتێک ناوی هەڕەم بەرگوێمان دەکەوێت، ڕاستەوخۆ میسر و قاهیرەمان بەبیردێنێتەوە. بە جۆرێک بۆتە شوناسی وڵاتەکە و ملیۆنان گەشتیار ساڵانە سەردانی میسر دەکەن بۆ بینینی ئەو هەڕەمانە و نەبێت تەنها لە میسر هەرەمبوونی هەبێت، بەڵکو سوودان یەکەم وڵاتە لە جیهاندا زۆرترین هەڕەمی تێدایە کە ژمارەیان دەگاتە 220 هەڕەم، لە کاتێکدا 118 هەڕەم لە میسردا هەن. بەڵام بەهۆی پشتگوێخستن و ئاوڕنەدانەوە لەو شوێنەوارە کۆنانە، ڕێژەی و گەشتیارانەی سەردانی سوودان دەکەن بۆ بینینی هەڕەمەکان چەند هەزار کەسێک لە ساڵێکدا تێپەڕ ناکات. بۆیە چەند بوونی شوێنەواری کۆنگرنگە ئەوەندەش مارکێتینگ و بە بازارکردن و گرنگی پێدان ڕۆڵیان دەبینێت تاوەکو ببێتە هۆی سەرنجڕاکێشانی ملیۆنان گەشتیار بۆ وڵاتانی دەرەوە. دیواری چین بۆتە ناز و نیعمەت بۆ چینیەکان و لەوێش گەشتیار هەزار میل دەبڕێت تاوەکو لە نزیکەوە چاوی بەو شوێنە سەرسوڕهێنەرە بکەوێت. ئەگەر سەیری کیشوەری ئەوروپا بکەین، هەرچەندە تا ڕادەیە کیشوەرێکی نوێیە بە بەراورد بە ڕۆژهەڵاتی نێوەڕاست، بەڵام لەوێش چەند کار و شاکارێکی کۆن بوونەتە شوناس و ناسنامەی وڵاتان. لەوانە تابلۆی مۆنالیزا لە فەڕەنسا و بورجی ئێڤڵ لە هەمان وڵات کە ملیۆنان گەشتیار بۆ تۆمارکردنی یادگاری و گرتنی وێنەیەک ڕوودەکەنە ئەو وڵاتە. خۆشبەختانە لە کوردستانیش بوونی شوێنەوار و ئاسەواری کۆن لە ئاستێکی باڵادایە، بەڵام تەنیا مارکێتینگ و بە بازارکردن دەتوانێت ئەو شوێنەوارانە بە جیهانی بکات. لەم دوایانەدا کە لەسەری شانە دەرزێت وەک بۆمبێک لە میدیا و دامەزراوە شوێنەواریەکانی جیهاندا تەقیەوە و ناوی کوردستانی دووبارە هێنایەوە ناو باسان. لە ئێستاشدا کاتی ئەوەیە سەرنجی حکوومەتی هەرێم وەک سەرچاوی داهات لەسەر کۆمەڵێک بواری دیکە بێت. بە گوێرەی ڕاگەیەندراوەکانی حکوومەتی هەرێم و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار، پلانیان وایە تا ساڵی 2029 ڕێژەی گەشتیارانی کوردستان چەند هێندە زیاد بکەن و ژمارەی گەشتیاران لە ساڵێکدا بۆ سەر و 8 ملیۆن گەشتیار بەرز بکەنەوە. ئێستا کە شانە دەرزێت دۆزراوەتەوە و ناوی کوردستان بووە بە ترند، هاوکات گەورەترین کۆمپانیای نێتفلیکس دۆکۆمنتاریەکی پڕبینەری بەرهەمهێناوە. کاتی ئەوەیە ئەو نێوبانگەی کوردستان بکرێت بە سەرچاوەی ڕاکێشانی گەشتیاری وەک کۆنترین خاکێک کە مرۆڤی 100,000 ساڵەی لەسەر ژیاوە. دروستکردنی مۆزەخانەی نیشتمانی شانەدەر لە کوردستان دەتوانێت ئەو شوێنە بێت کە ساڵانە ملیۆنان گەشتیار پەلکێشی هەرێمی کوردستان بکات. هاوکات کەرتی گەشت و گوزاریش هێندە بەرەو پێش ببات بە جۆرێک باری سەرشانی حکوومەت تا ئاستێکی زۆر باش سوک بکات.